سەرۆکی چینی کۆمۆنیست چین جینپینگ سوپاسی خۆی بۆ حکوومەتی ئیمارەت پێشکەش کرد لەبارەی هەڵوێستی ئەو وڵاتەوە لەبارەی کەمینەی موسڵمانی گۆرەوە کە لە تورکستانی خۆرهەڵات دەژین. چینی کۆمۆنیست لە دوای داگیرکردنی لە ساڵی 1949دا ناوی وڵاتەکەیانی بە هەرێمی چینگیان گۆڕیوە. بە پێی هەواڵی ئاژانسی شینخوا ئەو سوپاس و پێزانینەی سەرۆکی چین لە کاتی ئەو دیدارەدا ڕاگەێنرا کە ناوبرەو لەگەڵ محەممەد بن زاید ئالی نەهیانی جێنشینی ئیمارەت لە پەکین کۆبوویەوە. سەرۆکی چین ڕایگەیاند ئیمارەت هاوبەشێکی ستراتیژی و هاوکارێکی گرنگە لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا بۆیە پشتیوانی لە هەوڵەکانی دەکات بۆ سەروەری و ئاسایش و سەقامگیری و گەشەی خۆی سەرەڕای ڕۆڵی زۆری لە مەسەلە هەرێمی و جیهانیەکاندا. بە پێی زانیاری ئاژانسەکە سەرۆکی چین پێزانینی خۆی بۆ هەڵوێستی ئیمارەت ڕاگەیاند لەبارەی هەرێمی چینگیانگەوە سەبارەت بە دژایەتی و جەنگی دژەتیرۆرەوە. ئەوەش ئاماژەیە بۆ ئەو هێرشە ئەمنیانەی کە چین لە دژی موسڵمانانی ئیگۆر ئەنجامی دەدات کە گەورەترین زیندانی بۆ ئەو هەرێمە موسڵمانە دروست کردووە. هەروەها سەرۆکی چین پشتیوانی خۆی بۆ هەوڵەکانی ئیمارەت بۆ جەنگ لەگەڵ پەڕگیرە دینیەکان دووبارە کردەوە. پێش 2 هەفتە حکوومەتی چین سوپاسی خۆی پێشکەشی 37 دەوڵەت کرد لەبارەی هەڵوێستیانەوە بۆ پشتیوانی لە چین لەبارەی سەرکوتکردنی موسڵمانانی ئیگۆرەوە کە لەناو ئەو وڵاتانەدا رووسیا و پاکستان و سعودیە دیارن. پشتیوانی ئەو وڵاتانە لە کاتێکدا بوو کە 22 دەوڵەتی ئەندامی ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان ڕەخنەی توندیان لە مامەڵەی چین گرتبوو بەرامبەر موسڵمانانی ئیگۆر و کەمینەکانی تریش بۆ ڕاگرتنی ئەشکەنجە و ئازار و زیندانیکردنیان کە بە شێوەیەکی دڕندانە و ڕێکخراو ئەنجامی دەدات. لە ساڵی 1949 چینی کۆمۆنیست وڵاتی سربەخۆی تورکستانی خۆرهەڵاتی داگیر کردووە و کردوێتی بە هەرێمێکی سربەچین و هەر لەو کاتەوە تا ئەمڕۆ بەردەوامە لە تاوانکاری و هەوڵی سڕینەوەی ئەو گەلە موسڵمانە. ئامارە فەرمیەکانی حکوومەتی کۆمۆنیستی چین تەنیا باسی بوونی 30 ملیۆن موسڵمان دەکات لە سەرانسەری وڵاتدا، بەڵام راپۆرتە نافەرمیەکان باسی زیاتر لە بوونی 100 ملیۆن موسڵمان دەکات، واتە ڕێژەی لە 9.5 لە کۆی دانیشتوانی وڵاتی چین. ئەوەش یەکەم جار نییە کە وڵاتێکی موسڵمان پشتیوانی لە چینی کۆمۆنیست دەکات لە دژی موسڵمانانی سەملێکراوی ئیگۆر کە بە ملیۆنان کەسیان خراونەتە زیندانە گەورەکانەوە بە ناوی پەروەردەیانەوە. منداڵەکان لە دایک و باوکیان جیا دەکەنەوە و کچ و ژنەکانیان بە زۆر دەدەنە پیاوانی تایەفەی هانی چینی.